بسم الله الرحمن الرحيم. بنای خوای تبارک و تعالی ئەمڕۆ ئیشی هەویرەکەین. بەم هەویرەی کە ئێستا ئیشێلین ئەتوانی زۆر شت بکەیت. ئێستا دەزەکەین بە شێلانی هەویرەکە. قاڕگەوان بەتاڵە. بسم الله الرحمن الرحيم. یەکەم شت 2 کۆب شیر. بسم الله الرحمن الرحيم. دو کۆب شیر. کەسکێک خمرە. بسم الله. سێ کەسکێک بەم کەسکە شەکری تێکەم. بسم الله. ئەو سێ کەسک. شیر شەکر خمرە بەس. ئەگەر بتوانیت 5 دقە بەجێ بهێڵی شتێکی باشەکەی. لەگەڵ 5 دقە نیو کۆب ماستی تێەکەین. هەچ نەوە ماستێ بێ. لەگەڵ 2 کۆب ئارد. بسم الله الرحمن الرحيم. 2 کۆب ئاردیش. ئەمە جوان تێگەین. 5 دقەی تر بەجێ هێڵین. یەماڵەکە. بەڕێزان ئەوە دوای 5 دقە و تا بینین جوان ئیشی خۆیەکە خۆمرەکە. نیو کۆب زەیتیشی تێەکەین. ئەمەش لەگەڵی باش دەکەین. ئەی شۆن جوان تێگە. 2 کۆب ئاردمان تێکردووە. 3 بۆ 3 و نیوی تری ئەوێ. ئیتر حەسەب ئەو شتا کوپەی کە تۆ هەتە. بسم الله الرحمن الرحيم. ئەمە کوپەیەکی تر. مدوان ئەمە سێهەم کۆب. ئەتر هێوا شێژەکەوی نشێلاندنی چیمان ماوە ئاخر شت خوێ. ئەمە کەوچکی چایە. کەوچێکی چاش خوێمان تێ کرد. لەگەڵ 1 کەوچکی زەڵاتە پیکی پاودەر. دائما من بيكي باودر أبي شنو أحزم ليه. مو بيكي باودر. أو ستيتر أو اشتكاني متيايا. جوني شيلمو يا مولاك. مرة زمان وستا هاي كمان زور جون شيل دراما. داعي بوشين ونص ساعتك أجر كعتت هبو باشترا. اللي كعتش نو بيزلقة تعرفي كيش كفاية. وفز زيتي بيوكي بداني لوني دي بيتم يا مولانا. برزانو بناي لوني دام بوشينو. هذا حشو شو نزركم يا مولانا نص ساعتك. دوك يا فيديو لما جينا وهان جنو معنا. بحاول طول زي سوريا كيني وانا دكتور من بيتواني. يا مولانا أماش 200 جرام فاكهة. أنا كهواية كده كوني. يا مولانا أماش 650 جرام كمية. أمشي السوق كدوتو. تطابو يا مولانا. يكون جديد يملي بدركان السورية كموية ولا برزانو كرسكان من حاضره وش هبيرة كمان دوي نص ساعات حتى كرسكان من حاضر كردوا. يتر تقول كيا كين أواني بيوستان بيبيو يتر راقري. بسم الله بنا يخو. أو يستانا هبيرة كمان كين وانيا. هتا حشو كان بكيني ناو بلي رامل لأرد باكي كموتر نادي الحلوة بيوبي
حاولە کەین تۆزە لە باری درێژی پانەکەینەوانێ بەم شێوە هەویرەکەمان بۆ کردەوە بە پەشۆکانی تێکەین تەکیدکەین کە ژێرەکەی پیانە نووسا لەبەری بۆ هەڵگرتن مڕێک پێ لەو کاتە یا الله هەرچی شتێک حەزت لێیەتی یا مناڵە حەزی لێیەتی بۆ شێوەیە تێیەکەی تویتر چیت ئەوێ لەم ئەشیانە اینجا بیبەرەکەی تێکەین اینجا خکمەکەیشی بۆ تێکەین ئەمەش پەنیر بە زۆری پێوە ناکەین چونکە ئەمە بەڵێ بابەتێکە لە پیتزا بەس پیتزای تەواو نییە بسم الله الرحمن الرحیم ئاوە ئەم سەر ئەو سەرەکەی هێنینەوە یەک تۆزە ئەمەی بۆ بڵاوەکەینەوە ئەنجا ئەم سەریش عینی شتە هێنینەوە یەک چی زانیت نوقسانی هەیە یا کەمی هەیە تۆزێکی ئیزافاکەی بەسەرە بەم شێوەیە ئەمە کۆتاییەکەی توی خێنە سەر سینیەکە بەڕێزان ئەوە تەواو یەکەم و یەمۆلاتان پێشوی بخەمە فڕنەوە یەکێلکەمان هەیە یەک سەرە کەوچک قاوەی سەڵیعی تێکەین لەگەڵ یەک کەوچکی چێشت شیر ببێت ئەوە ئەمە حەلەکەم بە یەکەوانی و یەمۆلاتان بسم الله الرحمن الرحیم ئەو قەراغانەی هێلکی لێن بەس بۆ شکڵە ئەگینا بۆ تام نییە شکڵی جوانە بێت کە ئەبرژێ ئەوە بەو شێوەیە ئەگەر ئەو قاوەی لەگەڵ تێکەڵەکەی بۆنی هێلکە نایە چونکە ئەبرژێت زۆر کەسێ ئەترسێ لە بۆنی هێلکە یا بۆن ساردیە بۆنی نایەت یەک سەرەکەوچە قاوەی سەڕیعی تێکە و ئێستا ئەمە وا تەواوەکەین وەکینە فڕنەکە و بە یەکۆی بینن ئەو هەویرەکەمان حازرە بم شێوە تەواو بوو فڕنەکەمان داگرساندووە تەقریبەن 10 دقە پێشەوە 180 سەر و خوار نیو ساعتیە لەگەڵ مراقەبە بەڕێزان ئەوەی سەدوای نیو ساعتی ڕێک بسم الله الرحمن الرحیم ئەم بەڕێزان هاتینە کۆتایی ڤیدیۆکە ئەتوان سەریکەن بەدەوەی سزدەڵەن زۆر گەرمە بسم الله الرحمن الرحیم ئەوە ژێرەکەیتی زۆر شتێکی جوان نەرم ناسک خۆش تامی بۆنی زۆر زۆر شتێکی خۆشە تەمەنا ئەکەم تەجروبەیەکی بکەن چکە ئەمە هەر ماڵێک تایەتی ئەوە ئەخوایە ئەوە ناخوا یعنی توانی خۆت بە زەوقی ئەو مناڵانە و ئەو ماڵی کە تایان هەر کەسێک چیە خوا ئەوەی بۆ پێوەکەی بەو شێوەی ئەو کەسە ئەوێ یەک پارچەنێ بڵێ هەوە هەڵەبژێرم ئەو هەڵەبژێرم ئەمە لە دوای نیو ساعت لە فڕنەکەیە ئەمە شکڵێتی زۆر شتێکی نایاب و خۆش دەرچووە تەمەنا ئەکەم ئێوەش تەجروبەیەکی بکەن و بێبەشم مەکەن لە لایک و کۆمنت سبسکرایبمان بکەن هەچ تعلیقێک و هەچ پێشنیارێکتان هەیە
بەدڵێکی فراوانەوە وەریەگرم و جوابی ژۆرەگرن بە دڵنیاییەوە. تەمەنای سەرکەوتن بۆ هەموو لایەک. هیوام دارم تا جارێکی تر تا ڤیدۆیەکی تر بەخواتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.